بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا بخير هاتن تانكين هواي لشساغي وتندرسي تان بو خوازين. بندا شهلا جبار رحمه رحيم دانشتوي شاري هلبجي شهيدم وهل هلبجي شهيد دانشتوم لدايق بوم. بندا بيروكي لبركردنم طبعا من منال بوم لششي سرتا يابوم باوكي رحمتي وفاتي كرت. يعني یەکێک لەو هۆکارانەی کە بوو بە هۆکار بۆ لەبەرکردنم خۆشەویستی و دڵسۆزی باوکم بوو کە پێشوەخت قورئانی لەبەر بوو، یعنی هەوڵی ئەیا بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. زۆر ئامانجی ئەوە بوو دوای نوێژی بەیانی زیاتر و هەروەها لەگەڵ شەو نوێژەکانیە قورئانی بە سەوتی بەرز ئەخوێند. یعنی ئەوانە زۆر کاریگەر بوون لەسرم، حتا بڵێم ئەگەر پێت بڵێم هەندێک سوورەت و جوزئێکی قورئانی پیرۆز بە دەنگی باوکی بەڕێزم لەبەرم کرد کە باوکم وەفاتی کرد بوو بە هۆکار بۆ بەندە بتوانم ئەو حەز و خولایی کە هەم بوو ئەو هەوڵ و ماندووبوونەی باوکی بەڕەحمەتیم کە حەزیە کرد مناڵەکانی گۆش بکا بە قورئانی پیرۆز، ئەوە بوو بە هۆکار کە من الحەمدولله هەوڵم بۆیە لە ساڵی 1995 بوو. ئاگاداریە کرا ئێمە قوتابی مەساجیدی بوون طبعاً کە رابطەی ئیسلامی هەستاوە بەکردنەوەی ڕێکخراوێک بۆ مدەتێک کە بتوانی قورئان لەبەرکەی. سوپاس بۆ خوا بە فەزڵ و بەرەکاتی خوای گەورە بەندەش بەشدار بووم لەو قورئانە و هەروها لەو ناوەندا توانیم بە ماوەی 5 ساڵ هەمووی قورئانی پیرۆز لەبەر بکەم. طبعاً تەدریجی بەرنامە و لەبەرکردنەکانیشم سەرەتا بە حوکمی ئەوەی ناڵێم هەندێک جوز و هەندێک سوورەتم لەبەر بوو بە ماوەی 2 ساڵ سوپاس بۆ خوا توانیم 10 جوز قورئان لەبەرکەم. بەڵام دواتر بە حوکمی مەشغەڵەتی خوێندن و ئەوانە بە 3 ساڵی کە ئینجا توانیم هەمووی قورئان لەبەرکەم. سەرەتا من حەقا لێرە ئاماژە بە مامۆستا بەڕێزانەشم بکەم کە هاوکارم بوون کە یارمەتیدەرم بوون کە زۆر سوپاسیان ئەەکەم، هیوای لەشساغی و تەندروستیان بۆ خوازم. تەمەنا ئەەکەم ئەوەی کە من چەنێ ئیسفادەم کرد بێ و هەروەها چەندێک قوتابی لەبەردەستی منابێت ئەو ئەجر و پاداشتە بکاتەوە بۆوان. ئەوانیش ئەو بەڕێزان مامۆستا جەعفەر، مامۆستا نەوزەر، مامۆستا ڕەئوف، مامۆستا ماجید، مامۆستا حەمەمین، مامۆستا عەبدوڵڵا، بەڕاستی ئەمە کۆمەڵە مامۆستایەکی دڵسۆز و خواناز بوون. و هەروەها چۆنیەتی لەبەرکردنی من ڕۆژانە بوو. طبعاً مامۆستا ئێمە هەموو هەفتەیەک 5 ڕۆژ قورئانمان لەبەرە کرد، یعنی ڕۆژانە پشووی هاوین بە 5 ڕۆژ یعنی ئەڕۆشتین. بەڵام لە زستان بە حوکمی دەوام و مەکتەب هەفتەی 3 ڕۆژ هەمان بوو. ئیتر طبعاً من هەمیشە هەوڵم یاوە هەموو ڕۆژێ نیو لاپەڕە قورئان لەبەر بکەم، لەگەر ئەوەشە ئەوەیەم ڕاجعم بکردایەتەوە. دواتریش سوپاس بۆ خوا توانیم ببمە لەبەرکاری قورئانی پیرۆز لە ساڵی 2000دا. دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە. دڵم کانیاوی ڕوونی هودایە. زۆر جار بیرمە بە حوکمەوەی کە من سوپاس بۆ خوا یەکێک بووم لەوانە بە دەنگ زوو بە خەبەرە بوومەوە، نەوەڵا هەوڵم نەیابوو. بەڵام جوزئی عەممە سوورەتی مولک ئەوانەی کە بۆ باوکمم گرتووە و هەروەها لە نوێژەکانیا و بەیانیان کە خوێندوویەتی بە سەوتی بەرز، سوورەتی یاسین، سوورەتی کەهف ماشەڵڵا هەر بەو دەنگ و ئاوازەی باوکم لەبەرم کردووە. سەرەتا پێشوەختە بوو، یعنی وا هەوڵم یابوو لەبەر ئەوەی کە ئەمە باوکیشمان نەبوو بە حەقەت با من هەر لێرە ئاماژەیەکیش بکەم مەعیشەتی ژیانیشمان هەر بەدەستی خۆمان بوو، هەرچەند کە مناڵیش بووین. ئێمە مناڵ بووین طبعاً کلاشمانە چنی کلاش ئەوەیە کە لە هەورامیە خۆتان نەزانن بەناوبانگە بە حوکمی ئەوەی کە دەرامەتێکی وامان نەبوو، حەوت کچ بوون لە ماڵێکە، باوک و برامان نەبوو، مەعیشەتی ژیانیشمان کەوتبوویە سەر دەستی خۆمان. طبعاً بە هاوکاری دایکی ئازیز و خۆشەویستم لەبەر ئەوەی کەوا کاتەکانمان تەوزیعکەن بڕوا ئەکەی جاری وا هەیە ئەسئڵێم هەمووشارەبەتە لە باڵێم ئەم هەموو نعمەتە دراوە بە ئێوە بەڵام هەر قەیری نازانن. لەگەڵ ئەسنای لەبەرکردنی ینی چنینی کلاشەکەمە سوپاس بۆ خواتوانی وشمە ئەو ئامانجەی خۆم هەم بێت ئەو لاپەڕانەی کە دیاری کراوە سوپاس بۆ خوا بتوانم لەبەری بکەمەوە سەگەن. طبعاً من خۆی شەوان زیاتر دوای نوێژی عیشا پێش نوێژی خەوتن هەڵەسام چیمە کرد؟ هەڵەسام ئەوەی کە قەرارە بەیانی لەبەریەکەم 10 جار 11 جار بەپێیتر سوورەت و ئاەتەکان
جوان زبط ما كل مشكي خوما خوا قبولی که پیش اوی بانگی بیانی بفرمی هلا سام دیسام راجعی کی باشترم اکردوا و روانویجی بیانی مکردو تو اتر دست مکرد لبر کردن الحمدلله لبرک رابو والله دوای باکم 3 سال وازم لخوندن هنا الله خویو نازم مردنی باکم زور سخت بو بو ایمه بەڵام دواتر باس الحەمدولله پەیوەندیم کردەوە بە خوێندن و هاوکاری مامۆستایانی لەبەرکردن بەڕاستی بە دەرەجەیەک مامۆستا حەمەمین بیارەی هەتا ڕۆژە بمرم هەر من مەمنونی ئەوم هەموو جارە بیری ئەهێنامەوە ئەی خوشکی من تۆ کچی من تۆ زیرەکی توانات هەیە تۆ قورئان لەبەرەکەی چۆن ناتوانانی قورئان و تەلەبەکان ڕفیقەکانی من ڕۆشتون و ئەوانە یعنی یەکێک لەو قسانەی کە زۆر بوو بە هاوکار مامۆستا حەمەمین بوو الحەمدولله دوایی پەیوەندیم بە خوێندنەوە کردەوە فەزڵ و بەرەکاتی خوا بوو بەڕاستی هەوڵ و ماندووبوونی دایکی ئازیز و خۆشەویستم هەتا ڕۆژە بمرم من قەرزاری دایکم بەڕاستی زۆر هاوکارمان بۆ دوای ئەو هەموو نەداری و مەسەلەن ئەو هەموو مەعیشەتی و نەبوونی باوکایەتی و هەروەها نەبوونی برا بۆ ئێمە بەڕاستی دایکم فەراغێکی زۆری بۆ پڕکردینەوە توانیمان الحەمدولله هەوڵێکی باش بین بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین ئەو ئامانجەی طبعا من ئەو ناڕەحەتیم نەهات یعنی مناڵێم ناڕەحەتی هەموو ئینسان هەموو یعنی کۆسب و ناڕەحەتیەتە بەردەین بەڵام من بۆ قورئان سوپاس بۆخوا هیچ شتێک نەهات نەبوویە بەربەست بۆ من بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆزم وەروەها ئێستش الحەمدولله لە 2008ەوە تا ئێستا خولیا و ئاماد یعنی لە خزمەتی قوتابیانی ئازیزم هەرەوە نەبووە تەنها بۆ خۆم بوو بم و هەروەها بۆ مناڵەکانم بۆ خوشکەزاکانم بۆ ئەو کەسانی کە لە دەور و پشت من یعنی هەمیشە هاندەر بووم بۆ ئەوانەی کە چونکە من خۆم چێژێکی زۆر جیاوازم لێ بینیوە و هەروەها پاڵنەرێکی تایبەتیم بۆ هەموویان الحەمدولله واللهی سپاس بۆخوا من خۆم ئێستا بەرپرسی بەشی لەبەرکردنم لە ڕێکخراوی ئیقرا لەقی هەڵەبجەی شەهید الحەمدولله قوتابیەکی باش لەبەردەستمانە بەلایەنی کەمەوە من هەفتەی 3 جار ئەچمە خزمەت ئەو قوتابیە بەڕێزانە و هەروەها ڕێکخراوە خۆشەویستەکەم کە یەکێک بوو کاتی خۆی بە ناوەندی مەڵبەندیەوە و دوایی ناوەکەی گۆڕاو تا ئێستا بۆتە بە ڕێکخراوی ئیقرا من قەرزاری ڕێکخراوی ئیقرا ئەم بەڕاستی من تا ئەو ڕۆژەش بمرم هەر خزمەتکارە بم الحەمدولله بەرنامەیەکی وام داناوە حتا بۆ مناڵەکانی خۆشم لە ماڵەوە سپاس بۆخوا هەوڵێکی باشیان لەگەڵ ئەیەم ئینشاءڵڵا ببنە لەبەرکار و هەروەها قوتابیەکی باشیشم هەیە لەبەردەستی خۆمە دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە دڵم کانیاوی ڕوونی هودایە واللهی مامۆستاگیان لە هەموو شوێنێک و چێژی هەیە یعنی من وەکو خۆم ئەو چێژەی بینیمە حتا لەوەتی کە ئیشوکار من ئەڵێم کاتێک کە ئیشمان ئەکرد مناڵ بووین خوای گەورە کاراسانی بۆ ئەکردین ئێستش کە سوپاس بۆ خوا الحەمدولله مدەڕیسم لە مەکتەبی ئامادەی شەیدانی کیمیاباران و هەروەها خوانەی بڕێسیە مناڵم هەیە سوپاس بۆ خوا یعنی بە فەزڵ و بەرەکەتی خوا کۆمەڵایەتیشین یعنی وەکو ئەوە هاتو چۆمان هەیە خزم و کەسیەتە ماڵمان بەڵام ئەوە چێژەکەی زۆرە هیچ کاتێک یعنی ئەمانە هیچ کامیان نەبووەتە بەربەست بە ئەوی کەوا داببڕێم لە قورئانەکەم و هەروەها لە خزمەتکردنەکەم و هەروەها لەوانەی کە لە دەور و پشتما هەن توانیمە چێژێکی تایبەتی پێ یعنی هەر چێژی تایبەتیم لێبینیوە هیچ یعنی شتێک نییە بڵێم وڵات ڕۆژێک چێژم لێبینی بە یا ڕۆژێ نەمبینیوە قورئان شتێک نییە بڵێ دوور کەوتیتەوە لێ زۆر قورسە حتا من مامۆستا من لێت ناشارمە ئەو کاتانی کە بێتاقەتم کە دڵتەنگم یعنی گێم بەدەنگی خۆم کە قورئانم خوێند هەر ناڵی من بوو دوای 5 دقیقە وەرە سێرم کە هەر یعنی ئەم بەندەیە ناناسیتەوە کە ئەو کەسە بووە کە لەوە پێش بێتاقەت بوو بێ ئەو قورئانی کە لەبەرم کرد هەر لە سەرەتای سوورەتی طبعا لە ناسەوە ئێمە هاتین تا سوورەتی فاتحە من هەر لەم قورئانە پیرۆزەدا قورئانم لەبەر کرد تا تەواوم کرد طبعا بە حوکمی ئەوەی کە ئینسان وردە ئێمە ئەو کاتە بەس ئەم مەصحفە سعودیانە هەبوو من وەکو خۆم هەر لەما قورئانم تەواو کرد بەڵام بۆم ئێستا کە بە حەقەت ڕۆشنومەتە سەر قورئانی حفظ مویەسەرەکە زۆر بەهێز و بەتواناترە من وەسیەت دەکەم ئەو قوتابیانەی کە قورئان لەبەرەکەن خۆی ئەسڵ ئەوەی قورئان نەگۆڕیت من وەکو خۆم یعنی زەرەری لێیە مامۆستا لە کاتی مراجعە و لە ئەسنای ئەوە بەڵام ئامانجی سەرەکیشم ئەو حفظی مویەسەرەکان زۆر تەئسیری هەیە بۆ هەموو قوتابیەک ئێستا سوپاس بۆخوا خۆشم و مناڵەکانیشم وا ڕاهێناوە کە ئەبێ بەردەوام لەنا ئەو حفظی مویەسەرە بەردەوام قورئان بخوێنین لەبێ هەم ڕەنگەکان و هەم ئەو شتوانەی کە پێویستە بە لەبەرکردنەوە ئاەتە متشابهەکانی جیا کردوتە بۆ ئێمە زۆر زیاتر سوودی ئەبینین حتا بکرێت ئەبێ قورئان نەگۆڕێت
براسي قوريني قرآن زر الإنسانيات طبعا ما وصيان أما خوي حفظ ميسر لان رابو أواني كبولة بركردني كي آسان كبتواني زمانت بارابي گرنگە زۆر حتى هەما وەسایان ئەگەر دقت بن ئێمە ئەم قورئانێک کە ئاماژەی پێکراوە بە ڕەنگەکان جیا کراتەوە ئەو کاتێک تۆ ئەتەوێ ئەم لاپەڕە لە بەرکەی ئەزانی چەند ڕەنگ ئاەتی متشابهی تایە و هەروەها چەند مثلا ئیجا دوای ئەو کەلیمە مەعانیشی تایە بۆ خۆی ئەوانەی کە بەتایبەت عەرەبی ئەزان و تەفسیر ئەزانن بۆ نمونە ئین الذین والذین بە ڕەنگێک دیاری کراوە ئیتر تۆ ئەزانی لەم لاپەڕە چەند ئاەت هاتووە کە ئەو کەلیمانەی تایە إنه والله بعكس خوي أقدر دقة الدها بخريطة ذهنية همشة كراساني أكاد بو إنسان كمشكي فراوان تربت ويل للمطففين ويل للمطففين ويل للمطففين ويل للمطففين الذين إذا اكتالوا الذين إذا اكتالوا الذين إذا اكتالوا الذين إذا اكتالوا على الناس على الناس يستوفون يا دوريكي زور يعني بيم سير ومعجب بو بيانيك يعني طبعا وكاتانا وكو يسنة بخواني بري أو مال قورو وأنا بيت دو جوري حيوانك ماني هبو جوري كان كوتبي يسر حيوانك اللي بحكمي كخشكا كان مودايكم بخبرنا بنو قلوب مدانا قرسان قلوب روناكي حيوانك هاتا ناو بنجريك معنا بولا بنجركا قرآن بلا بركت دايكم بخبر بويو كاتي نوجي بياني بو طبعا قلوبيكي داقرسان وتي رولا بخاطري خوا او تشي وتي تو خلصي ناتواني سيري كم لا ولا خوبكي منش تنبوتي وتي سيري خوتك كات السرم برسكدو لراسرم دو بشكيك ولا بشتيش ما حد دو بشكيك هو يعني سبحان الله دو بشك منش دسم كربه بيكانين وتم دايك تخوازيان اللي بينها تنجيب قرانك اقرن يعني او بسر هاته قد بير مناسيته والله من ضلنيام اگر عزيتيان با ما ازوتر يعني عزيتيان يعني ازارم بي اگشت بەڵام دڵنیام ئینشاڵڵا و فەزڵ و بەرەکەتی خوای گەورە بوو یەکێکی تر لەو شتانەی کە من زۆر یعنی بە معجزەی ئەزانم و گەورەی و بەرەکەتی قورئانەکەی ئەزانم طبعا ئێمە کە باوکم وەفاتی کرد یعنی زۆر تەئسیری هەبوو لەسەر بەندە بە دەرەجە یەک تووشی چاوکزی بووم تا کە چوومە لای دکتۆرەکە وتی بە هیچ شێوازێک نابێت سێری پەڕی سپی و بە یعنی خوێندنەوە ئەوانە بکەین منیش گەرمەی لەبەرکردنی قورئانی پیرۆزم بوو يعني أو دكتورة وايدانا بلانك دا بني بو من هەتایە بە عینەکیشم لە چاو بێت بە شایەتی هاوڕەکانم هەمووی ئاگادارن سپاس بۆ خوا دوای 6 مانگی یەکەم کە ڕۆشتمەوە دەرەجەونی وەک چاوم کز بوو الحەمدولله دەرەجەکە بەرز بوو یعنی خۆی پێی سێر بوو دکتۆرەکەی چۆن شتی ئاوا ئەبێت دوایی کە بیرم ئەکردەوە بخوا بەرەکەتی قورئانەکەی ئەونا هیچی تریتیانە سپاس بۆ خوا و فەزلەشم بینی بە چاوی خۆم والله ما وصل من همو بياني نالم همو بياني وهمو شبك بيش خوتنان من لخدمتي قرآن أبو والله ساعاتك أخوي دياري كراونية چونك من شانه بيش خوتن نالم ببي سورة وآية كان أكوت شانه بلاني كما همو شبك ساعاتك بو اتر بيانيان بحكم مراجعة كشب زياتر بو چونك بيش نجي بيانيان بخبر أبو مو تا تدرنگاني كروج روناق أبو يو ترخوتن من أبو مدرسة علم عرفان قرآن باخ بهاري دڵان قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان قرآن ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما سەرەتا پێم خۆشە سوپاس و دەستخۆشی لە دایکی ئازیزم بکەم بەڕاستی من دایکم بۆ پاڵپشتێکی تایبەت بۆ ئەوەی کەوا من بتوانم بمە لە بەرکار و هەروەها خوشکانی ئازیزم کە ئەوانیش هاوکارم بوون لە ئیش و کاری ماڵەوە ئەگەر ئیشێ شتێکم هەبوایە لە کاتی لەبەرکردنا یاخود لە کاتی چوونە دەرەوەمە ئەوان هاوکارم بوون وەڵایی سوپاس بۆ خەڵمەوە سایگیان ئێمە الحەمدولله هەمومان ئەهلی قورئانی بە فەزڵ و بەرەکەتی خوای گەورە ئێستش مامۆستا و خوشکی ئازیزم گەزیزە خان کە الحەمدولله ئیجازەی چەند ڕیوایەتێک و قیرائەتێکی هەیە و هەروەها سوپاس بۆ خوا
یەکێک بوو لە 2020 بۆ ئیجازەی مەلایەتی پێدرا یەکەم ئافرەت بوو لە شاری هەڵەبجەی شەهید و مناڵەکانیشی سواز بۆ خوا دوانیان لەبەرکارن الحەمدولله کاکە بەختەوەر و کاکە محەممەدی گۆڵ و هەروەها دادە ئینازگیانیش قوتابی لەبەرکردنە و سپاس بۆ خوا خوشکەزاکانی کەم الحەمدولله هەمویان لە ڕێکخراوی قڕئن ئەوانیش هەر یەکە و بەپێی تەمەنی خۆیان لە لەبەرکردنان سپاس بۆ خوا. مامۆستاگیان لەبەرکردن زۆر ئاسانە بەڕاستی ئێمە ئەگەر دیقەت بین زۆر بە ئاسانی قورئان لەبەر ئەکرێت زۆر بە ئاسانیش بیر ئەچێتەوە یعنی ئەگەر ببیتە حافظ متقنێک بەردەوام نەبی لەگەڵی بەڕاستی قورئان عادەتی وایە یعنی زوو ئەو کەسە لە بیر ئەکات بەڵام پێویستە مرۆڤ هەمیشە لە خزمەتی قورئانە بێت. من وەکو خۆم زۆر ئیسفادەم کردووە لە مۆبایلیش زۆر جار بەدەم ئیشکردنەوە یعنی مۆبایلەکەم لێیاوە بۆ خۆم بۆ ئەوەی ئەو کاتێک کە ئەو ڕۆژەی کە مەجالم نەبوو بێ هەلەکەم بۆ بقۆزێتەوە و یەکێکی تر لەو شتانەی کە ببێتە هۆی تەسبیتکردنی مرۆڤ کە قورئانەکەی بە تەبابەتی زەبط بێت پەروەردەکردنی قوتابیە بەڕاستی گوێکردن لە قوتابی زۆر تەئسیری هەیە لەسەر مامۆستا ئەو قوتابی ئەو هەڵە ئەکا سێرەکەی مامۆستاکە یعنی بەڕاستی تەئسیری هەیە یعنی بۆ قوتابیەکە و هەم بۆ خۆشی یەکێکی کە لەو مراجعانەی کە من خۆم ئیسفادەم لێ کردو. دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە دڵم کانیاوی ڕوونی هودایە لە کەسێکەوە طبعاً بۆ کەسێکی کە زۆر جیاوازە هەر یەکەو بە پێی مەجال و توانە و کاتەکەی خۆی کە چۆن بتوانێت مراجعە و زەبطی قورئانەکەی بکات بەڵام من وەکو خۆم سپاس بۆ خوا ئەوەی کە ئیسفادەی لێ ئەەکەم مابینی نوێژی بەیانی و پێش نوێژی بەیانی و دوای نوێژی بەیانی ئیتر بەپێی ڕۆژەکە هەر ڕۆژێک مەشغەڵەتەکە زیاتر بوو زیاتر جاری وا هەیە مەسەلەن ئەو کاتێک مەسەلەن فریان نەکەوت بم ئیتر یەکێک لە هۆکارەکان مەسەلەن نەخۆشیەکە یا شتێکە نەمتوانی بە لەو کاتە دواتر قەرەبووکردنەوەکە یا لە کاتی نوێژەکان مابووە یاخود بە مۆبایل گوێم لێگرتوێتەوە یا پێشخەوتنە وەڵاهی مامۆستاگیا من بەس ماڵەوە زیاتر هاوکار من بەڕاستی ماڵەوە هاوکارێکی سەرەکین بۆ من الحەمدولله کە زۆر جار یعنی کاتی دەرزەکان و کاتی ئەو شتانەی کە پێویستە من تیانە ئەنجام بن ئەوان هاوکارێکی زۆر سەرەکی بۆ من وەڵای هاوسەری بەڕێز و خۆشەویستم و هەروەها مناڵەکانیش مامۆستاگیان بەڕاستی جاری وا هەیە خوانێ بڕێ کوڕەکەمان لە دوی سەرەتاییە مناڵێکیشمان هەیە خوانێ بڕێ کە ساڵێک و تقریبا 3 مانگە زۆر جار ئەو مەشغوڵەکە تا من ئیش و کارەکانی خۆم ڕاپەڕێنم کە الحەمدولله من تەلەبەی ئۆنلاینیشم هەیە بە شەوان زیاتر لە هەفتەیەکە 3 شەو قوتابی ئۆنلاینم هەیە مامۆستاگیان حتا ئەوانش ینی ئەوان ئەبنە هۆکار کە مەشغوڵی مناڵەکە مەشغوڵ ینی بکەن یاخود بیگرن یا ئیش و کارەکانی کەم بۆ ڕاپەڕێن خاڵێک زۆر من بە ئیجابی ئەزانم مامۆستاگیان یعنی بەڕاستی جاری وا هەیە شەیطان زۆر یعنی ئەچێتە بنکڵیشی ئینسانەکان کە دەسە با بۆ قورئانەکە خەونوچکە ئیگرێت یا مەسەلەن ماندوو ئەبێ یا ئەڵێ کورە بە تەمەن تازە تەمەنی من ڕۆشت و بەزایەت و ئەوانە بەڵام هیچ کاتێک تەمەنت ئەگەر لە 60 و 70 ساڵەکانیش بێ نیەتت هەبێ قیمەت هەبێ توانات هەبێ خی گەورە ئەو دەرفەتت پێ ئەبەخشێ بەڕاستی من وەکو خۆم قورئان وای لێ کردوم ژیانی خۆم یعنی بە تەواوەتی پلانێکی تۆکمە و ڕێکوپێکم هەبێت و هەروەها کاتەکانی ژیانم بۆ ڕێک بخات هیچ کاتێک یعنی لە بەرکردنی قورئانی ئاچوونە خزمەتی قورئان بە هەر شێوازێک بێت نابێتە ڕێگر بۆ ئەویکەوە کاتت یعنی لە ناو بێ بەڵکو زیاتر کاتەکانت بۆ فەراهەمەهێنێ بەڵکو زیاتر ژیانت بۆ فەراهەمێنێ من حالیان ئێستا تقریبا نزیکەی 6 مانگە قوتابیەکەم تازە سەرەتایی دەستپێکردنی قورئانی وتر خوا قبوڵی کا لە چەند پلە و ئەوانە دەرز و دەوریکەی هەبوو سواز بۆ خوا مناڵی هەبوو کە قورئان لەبەرکەن جارێکیان ئاوادانیشتین ماشەڵڵا تۆ توانات هەیە بۆ حەز لێ تەمەنیشی هەیە یعنی گەر بڵێم نزیکەی 45 ساڵێک ئەبێت دێ سپاس بۆخوا لە مانگی 9 تا ئێستا 7 جوز قورئانی لەبەر کردووە کەواتە هیچ کاتێک نەتەمەن نەکات یعنی وات لێ ناکات کە تۆ دوور بگری لە قورئان بەڵکو قورئان وات لێ ئەکا هەموو شتەکانت بە کۆکی و بە ڕێکوپێکی ببیتە سەرەوە أصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون في جنات النعيم ثلة من الأولين وقليل من الآخرين
على سرر موضونة متكئين عليها متقابلين. أعوذ بالله من الشيطان الرجيم. مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون صم بكم عمي فهم لا يرجعون أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين. دڵم کان یاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە دڵم کان یاوی ڕوونی هودایە. ويل للمطففين ويل للمطففين ويل للمطففين ويل للمطففين الذين إذا اكتالوا الذين إذا اكتالوا الذين إذا اكتالوا الذين إذا اكتالوا على الناس يستوفون دڵم کان یاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە دڵم کان یاوی ڕوونی هودایە. ئێمە ئەگەر دقت بین بەڕاستی ئەجر و پاداشتی قورئان نەبراوەیە بە دەرەجەیەک لە دنیا ئەو لە بەچاوی خۆمان ئەیبینین. خوای گەورە ژیانێکی بەختەورەت بۆ فەرامەهێنێ ماڵ و مناڵێکی ساڵحەت پێ ئەبەخشێت و هەروەها بی ئەو ژینگەیەکی جوانت پێ بۆ فەرامێنێ خوای گەورە و هەروەها ڕێز و قودرەتێک و توانایەکت پێ ئەبەخشێ احترام و ڕێزێک لە نێوان کەرامەتێکی جیاوازت لە ناو خەڵکا پێ ئەبەخشێت. ئەمە طبعاً هەر لە ڕووی دنیایەوە ئەوی کە بە چاو بینراوە و بیستراوە و بەرەکەتەکەوێتە ژیان و عیلم و معریفە و تەمەنچەوە و هەروەها دڵت ئاوەدان ئەبێت بە نووری قورئان و هەروەها خوای گەورە سەبر و ئارامیت پێ ئەبەخشێ کە گەورەترین ئەجرەکە خوای گەورە بە هەر ئینسانێکی ببەخشێت. ئەمە طبعاً ئەوەی کە لە دنیا هەیە لە قیامەتیشدا خۆمان ئاگادارین لە عەذابی قەبر خوای گەورە ڕزگارت ئەکات لە هەمووی مهمتر بەپێی پلەبەندی ئاەتەکان لە سوورەتی ناسەوە بگرە تاوەکوت سوورەتی فاتحە کە خوای گەورە ئەفەرمێت بەرز ببەرەوە و بڕۆ تا کوێ ڕۆشتی ئەوەنە پلۆپایەت بەرز ئەبێتەوە. لە هەمووی مهمتر خوای گەورە قورئان ئەکاتە شەفاعەتکارت بۆت. لەوە مهمتریش هەیە کە خوای گەورە خۆی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی پێ ئەکات ئەفەرمێت کە قورئان ئەو کەسەی کە ئەهلی قورئانە یعنی ئەتوانە شەفاعەتکا بۆ ئەهل و خزمەکەی. بەڕاستی ئەو زۆر زۆر مهم و گرنگە ئێمە بمانەوێت تەنها دنیا کافی نییە بڕۆین و ئەوانە ئەو نیەتی کە هەمانە خاڵسەن بۆ خوا بێت بۆ ئەوی ئەو پاداشتە بەهەشتیە و گەورەیە کە هەیە ئەوەیان فەراهم بینی. دڵم کان یاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە دڵم کان یاوی ڕوونی هودایە. یعنی ئێمە دڵمان خۆشە مامۆستاگیان دایک و باوک ئەبێ ماندوو بێت کاتێک کە ماندوو ئەبیت اینجا دوایی بەرهەمەکە ئەبینیتەوە. کاتێک کە تۆ درەختێک ئەنێژی پێویستت بە ئاودێن هەیە پێویستت بە مەسەرەن ئەو ژینگە جوانەیە کە پێویستە تا درەختەکەت بێتە بەرهەم. بەڕاستی دایک و باوک لەم زەمانەت هەماندوو نەبێ ناتوانێت مناڵێکی ساڵحە و ساڵح و یعنی بە قورئان گۆشی بکات. بۆیە داواکارم ئینشاءالله بۆ خۆم و ئەمە ئامۆژگاری بۆ خۆم و بۆ دایکان و باوکانی ئازیز و بۆ مسلمانانی خۆشەویست بە هەمومان ئەم مانگی ڕەمەزانە بکەیتە مانگی بەرەکەتی قورئان هەوڵی لەگەڵا بین بتوانین ئینشاءالله بسمیللایی لێ بکەین خوای گەورە بەرەکەتداری ئەکات. تۆ نیەت بێنێ ئیتر تەمەن ڕێگەینە یا مشکلەمان نابێت. ئێمە ئەومان بە چاوی خۆمان بینەوە مامۆستامان هەبووە تەمەنی هەبووە هاتووەتە لامان دەستی کردووە بە قورئان خوێندن سوبحان الله سێ لاپەڕە قورئانی نەخوێندەوە فاتی کردەوە بەڵام ئەجرەکەی هەر هەیە و نیەتەکەی هەر هەبووە لێت ناشارمەوە. هەر یەکە لە ئێمە ئێستا داوامان لێ بکەن بڕۆن يعني بەختەوەری بکڕین ئەگە بە دەفتەرێکیش بە مەناعەتت نییە قەرزی بۆ بکەی بڕۆی ئەو بەختەوەریە بکڕی کاتێکەیەوە سێرەکی بەختەوەر نیت چونکە سەروەت و سامان و ماڵ و ئەمانە هیچ نابێتە بەختەوەری مناڵ نابێتە بەختەوەری هەتاوەکو دڵەکەی خۆت خاڵسن لە بینی خۆت و خوا و بە قورئان و کەلامەکەی خوای گەورە
يعني خالص نكيتو يقلاي نكيتو بخواي جورة جا لقل أوشا إما أجر دقت بين دايكو باوك هميشة بلوتوثكي خيرا وفوري هي أجر هاوكار بمنالكاني طبعا جقلوي كل دنيا مأجورة أو خير وبركة هرية بشوني صدقيكي جارية جاري وجارية بوي لهموي مهمتر لقيامتي شاتاجي كي زرين أكريت السردايكو باوكا لهموي مهمتر أويك بناي منالكاني ولا يبانج أكريت أو منالاني كلبركاري قرآني بيروزن بويا زور ضرورة بچینە خزمەت قورآنی پیرۆز و هەروەها بتوانین بەردەوام بین اینجا کۆڵمەیەن یعنی ئەوە نییە بڵێ وەڵام من تەواو بڕوا ئەکەن قورآن ئاوایە ئەبێ هەتاوەکو ئەچیتە ناو گۆڕەوە بەردەوام بی لەگەڵیا و هەروەها سوپاسی تەلەڤیزیۆنی پەیامیشەکەین یەخوا خوای گەورە پایدارتان کە نمونەتان زۆر بێت هەمیشە لە ئەهلی قورآن و ئەوانەدا خۆتان ببینەوە و هەروەها خێر و بەرەکەتی خوای گەورە لە مانگی ڕەمەزانە بڕژێ بەسەر هەموو ماڵ و مناڵێکی ئەم شارەمانە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە دڵم کانیاوی ڕوونی هودایە. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد